گفتوگوێم پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا سەلمان نادر توێژەر و توێژەری سیاسی توێژەری فکری ئیسلامی. مامۆستا سڵاو لەبێ. سڵاو لە جەنابەت. بەخێرات سەرچاو. سپاس مەمنون. مامۆستا بە بڕوای تۆ هەمی ڕۆژوو چییە؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، سوپاس بۆ جەنابەت، سوپاس بۆ دۆستانی ماندووە بن لە بەرنامەکەتدا. لە ڕاستیە ڕۆژوو یەکێکە لە ئەو بداخوازیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. ڕۆژوو گیانیە لە پەرستشەکانی تر، وەک پەرستشەکانی تر لە ناو مەنزومەی ئیسلامیە کۆبێتەوە. لە ناو مەنزومەی ئیسلامیە کاتێک تەماشای دەقەکانی ئیسلامەکەین، دەقە بنەڕەتیکان قورئان و فەرموودەی پیرۆز دەبینین، دابەشە بن بەسەر سێ پۆلێنی سەرەکیە. پۆلێنی یەکەمیان بەشێک لەو ئاەتانە نەگەرەمە قورئان بە نمونە وەربگرین، باس لە کۆمەڵێک ئەخبارەکەن، یانەوێ ئێمە باوەڕیان پێ بهێنین، بۆ نمونە الله نور السماواتی والأرض، ئەمە بابەتێکە خەبەرێکە گێڕێنە بە ئێمە. بەشی دووهەمیان بریتین لە کۆمەڵک داخوازی و کوی لە بابەتی ڕۆژوە هاتووە کوتیبە عەلەیکم الصیام کەما کوتیبە عەلی الذین من قبلکم. بەڵام هەموو ئەم دوانە ئامانجێکی دیاریکراویان هەیە کە من ئەمەوێت وەڵامی پرسیارەکەت لێرا بەمەوە، ئەویش بریتە لەوەی کە مرۆڤ بتوانێت بە ئەخلاقی بژێ. خاڵی یەکەمیان بۆ ئەوەیە کە مرۆڤ باوەڕ بهێنێت، پابند بێ بە خەبەرێکەوە کە وەری گرتووە. خاڵی دووەمیان هەموو پەرستشەکان کاتێک تەماشای قورئانی پیرۆزەکەین، هەموو پەرستشەکانی پێوەست کردوتەوە بە بابەتی ئەخلاقی ئینسانەوە، واتە پەرستشەکان بریتین لە خۆڕاهێنان و ڕیاضەتکردنێک کە مرۆڤ ئەنجامیان ئەدا هەتاوەکو بتوانێت ژیانی ئەخلاقیانە بەرەت بەڕێوە. بۆ نمونە لە باسی نوێژە لە قورئانی پیرۆزە هاتووە إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. هەر لە باسی ڕۆژوە کاتێک کە ئێمە ئاەتەکەمان لە سەرەتاوە خوێندەوە كتب على الذين كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. ولا باسي قرباني كردن حيوان سربرينا باس لواكا كخواي جورا خوينو غوشتكي لي ايوانا بلكو تقواي ايبت تقوا وقت شمشي اخلاقي بويا همو پرستشكان لاسلاما ئامانجێکیان هەیە بۆ دنیا، بریتە لەوەی مرۆڤێکی بە ئەخلاقی بێت و مرۆڤ بتوانێت لەگەڵ مرۆڤەکانی ترە بە بابەتی ئەخلاقیانە بژی. جا ئەم بابەتی ئەخلاقی بوونە کە لە ترۆپکیا پێ ئەوترێت عەدالەت، واتە ئێمە گەر تەماشای ئاینی پیرۆزی ئیسلام بکەین، بۆ دوو بابەتی سەرەکی ئیسلام هاتووەتە خوارەوە، ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت. بابەتەکە زۆر ڕوونە. خاڵی یەکەمیان بریتە لە بابەتی عیبادەت، مرۆڤەکان خەریکی پەرستشی خوای گەورە بن، و خاڵی دووەمیان خەریکی جێبەجێکردنی عەدالەت بن. جا بابەتی عەدالەت لە کۆمەڵێک بواری جیاوازە ئەکرێ قسەی لەسەر بکرێت. یەک بۆ نمونە یەکێکیان لە باسی ئەخلاقیە ئێمە قسە لەسەر عەدالەتەکەین، یەکیان لە باسی یاساییە قسەی لەسەرەکەین، یەکیان لە باسی سیاسیە قسەی لەسەرکەین. میوانی پێشووتر باسی بابەتێکی عەدالەتی کرد کە پێوەست بابەتێکی سیاسیە، یەک قانونێکمان هەیە، قانونەکە ئیجحافی پێکرێت بابەتێکی نەعەدالەتی دێتە ئاراوە. بڵین کۆی داواکاری ئاینەکان و ئاینی پیرۆزی ئیسلامیش لەو چەمکەدا کوور دەبێتەوە کە داوای دادپەروەریەکەن. وەگوتمان لە دوو چەمکە کورتە بێتەوە، پەیوەندی مرۆڤ و خوا بە عیبادەتە، پەیوەندی مرۆڤ و هەموو مەخلوقاتی تر لەگەڵ خۆشیە بابەتی عەدالەتە. جاویستم ئەم ئاماژە بکەم، ئەخلاق بێتە بەشێک لە نێو عەدالەتە. ئێمە لە بابەتی فەلسەفەی ئەخلاقە کاتێک باسی عەدالەت ئەکەین، باس لە کۆمەڵێک فەزیلەتی ئەخلاقی ئەکەین. بۆ نمونە مرۆڤێک ڕاستگۆیە پێڵین ڕاستگۆ، مرۆڤێک داوێن پاکە پێڵین داوێن پاک، مرۆڤێک زمان پاکە پێڵین زمان پاک. کۆمەڵێک فەزیلەتی تر هەیە، گەر بیانژمێنی لەوانەیە سەدان فەزیلەت بن، بەڵام کاتێک کە مرۆڤ کۆی فەزیلەتەکانی جێبەجێ کرد پێڵین عادلە. واتە عەدالەت کۆکردنەوەی کۆی فەزیلەت ئەخلاقیەکەنە. لە ڕوانگەی فەلسەفەی ئەخلاقەوە، باسی سیاسەت و قانون و اقتصاد ناکەم، باسی فەلسەفەی ئەخلاقەکەم. لە ڕوانگەی فەلسەفەی ئەخلاقەوە عەدالەت واتە مرۆڤێک بتوانێت سەراپای فەزیلەتە ئەساسیەکانی ئەخلاق لە خۆیان جێبەجێ بکات. لە چەمکی ئەخلاقا بەرامبەری عەدالەت زوڵم نییە، لە چەمکی ئەخلاقا بەرامبەری عەدالەت ئەگەر بە زمانی عەرەبی بڵین فیسقە، واتە ئێمە چەمکێکمان هەیە، عەدلمان هەیە لەگەڵ فیسقا. فیسق کەسێکە کە بەشێک لە فەزیلەتە ئەساسی ئەخلاقیەکان، ئەوەی پێوترێ فەزیلەتە بنەڕەتی ئەخلاقیەکان ژێر پێ ئەخات، ئەو کاتە بەمانە دینیەکەی بەمانە ئەخلاقیەکەی ئەڵەن فیسقی ئەنجامداوە، واتە هەڵێکی گەورەی ئەخلاقی گەورەی ئەنجامداوە کامە چێتە ئێرەوە. بۆیە ئامانجی دین دوو بابەتە، بەشێکیان لە پەیوەندی ئینسان لەگەڵ خوایە،
بریتە لە عیبادەت بەشێکیان پەیوەندی ئینسان لەگەڵ خۆی لەگەڵ مرۆڤەکانی تری دەوروبەری لەگەڵ ژینگەیە بریتە لە عەدالەت بۆیە ڕۆژوو بەشێکە لەو ڕاهێنانەی مرۆڤ فێر ئەکات لەلایەکەوە لە پەیوەندی خۆی خوایە عیبادەت ئەکا بەڵام ئەمە تەنها کافی نییە بڵین وڵات تەنها ئێمە خەریکی عیبادەت بین بەڵکو ئەبێت ئەمە ڕنگدانەوەی هەبێت لە عەدالەتی ئەو لەگەڵ مەخلوقاتی ترە بۆیە بەشێک لە ئەهلی تەسەوف بەشێک لە عورەفا ئاماژەیان بەوە کردووە نیشانەیەکی قبولبوونی ڕۆژوو دەرکەوتنی ئەسەر ئەخلاقیەکانیەتی لە پەیوەندی ئینسان لەگەڵ مەخلوقاتەکانی تردا کەواتە ئەگەر ئەمە بەو پێودانگە بەسەر کۆمەڵگەدا بیپێوین چەندە دەردەکەوێت کە ئەو ڕۆژوو و داواکاریە دینیەکانی دیکەش داواکاری ئاینیەکانی دیکەش جێگی خۆیان گرتووە ئەم مرۆڤە ئەخلاقیانی دروست کردووە لە کۆمەڵگەی مرۆڤایەتی بەگشتی وە کۆمەڵگەی ئێمە بە تایبەتتر پەیامەکەی گەیشتووە لە ڕاستیە لەوانەیە ئێمە لەو مستەوەیان نەبین هات تەقیم بۆ کەسی تر بکەین ئینسان و حەق تەقیم ناکەین وەکو خۆم خۆم لەو ئاستیان نبینم بۆ متەقیم بۆ خەڵکی بکەم لەم ڕنگدانەوەکی دەرکەوتو خۆشمان من زمنی هایانی بەخۆشمانەوە بەڵام قسەکە لەسەرەوەیە هیچ بابەتێک نییە لە کاتێک ئاینی پیرۆزی ئیسلام هاتووەتە خوارەوە باسی ئەوەی کردووە نەهی لە ئێمە کردووە نەکەوینە ناو ڕەزیلەتە ئەخلاقیەکانەوە نەفی نەکردووە کە ئێمە ناکەوینە ناو ڕەزیلەتە ئەخلاقیەکانەوە جام دوو بابەتە زۆر گرنگن لە تەحلیلکردنی ئینسانا بیکەین ئاین داخوازی لە ئێمە هەیە کردداری ناخلاقی ئەنجام نادەین ئاین نهاتوتە ڕەتی ئەوە بکاتەر کەسێ مسلمان بوو کردداری ناخلاقی ئەنجام نادات ممکنە من هەر کەسێکی دیکەوە کە مرۆڤین بکەوینە ناو خراپەکاریەوە بکەوینە ناو هەڵەوە بکەوینە ناو نەپێکانەوە کۆمەڵک ئەسباب هەیە بۆ ئەم بابەتانە بەڵام بە شێوەیەکی گشتیەکەوێتە سەر ئەوەی ئێمە چۆن لە ئاین ئەڕوانین بابەتەکە ئاوای لێ بکەین ئایا ئەو خوێندنەوانی ئێمە بۆ ئاین ئەیکەین ئەو خوێندنەوە قوڵە ئەخلاقیانن کە هەن یان ئەو خوێندنەوە سەدحیانن کە ناتوانن بابەتە ئەخلاقیەکان وەکو ڕوکنێکی بنەڕەتی لە تێگەشتنی ئاینی وەربگرن لەوانەیە من تێبینیم لەسەر گوتارە دینیەکەی ئەمڕۆ بێ بە تایبەتی ئەوەی کە لەمڕۆیە هەیە گوتارێکە کەمترین ئەم ڕەهەندە ئەخلاقیەتیایە ڕەنگەداتەوە زۆرتر ڕەهەندێکی سەدحی گەرا یان ڕەهەندێک کە ئەم بابەتەی لە حرام و حەڵاڵە لە حرام و حەڵاڵە لە شتی ڕووکاریا کورتی کردوێتەوە بۆ نمونە ئەگەر پێوەستی کەینەوە بە بابەتی ڕۆژوەوە ئێمە زۆرترین پرسیارەکانمان لەسەر ئەوەیە ڕۆژوو بە چی ئەشکێت تەلەفۆنەکەین بۆ نمونە لە کەناڵێکی ڕاگەیاندن مامۆستایکی بەڕێز دێت خەڵکی پرسیارەکانی مامۆسارەوە فلانەشت ڕۆژوو ئەشکێنێ یا فلانەشت ڕۆژوو ناشکێنێت ئاڕاستەی گوتارەکەی ئێمە ئەوەیە مامۆستا 50 ئەهێنین یا 50 ناهێنین بە لۆجیکی قوتابخانە خوێنکارێک لە مامۆسارە دەرەچم یا ئەکەوم ئێمە هەمیشە لەو قۆناغا ماوینێت و مامۆسایە فلانەشت ڕۆژوەکەمان ئەشکێنێت یان فلانەشت ڕۆژوەکانمان ناشکێنێت ئیتر ئەم مەرحلەیەمان تێنە پەڕاندووە بگوازینەوە بۆ قۆناغەی ئایا بۆ ئەوەی حەقی ڕۆژوەکەمان بدەین پێویستەکە چۆن مامەڵە لەگەڵ دینا بکەین چۆن مامەڵە لەگەڵ ڕۆژوە بکەین لە کللتوری تەسەوفی ئیسلامیە بۆ نمونێکی زۆر سادە کە پێوەستە بێتەوە بە بابەتی ڕۆژوەوە زۆر جەختی لێکراوەتەوە ئێوارە چەند ئەخۆی کاتێک بە ڕۆژویت ئەنی بابەتە لەوانی لای ئێمە ئەسڵ پرس نەبێت کاتێک من بە ڕۆژم تا ئێوارە چەندێک ئەخۆم ئەگەر من ئێوارە بەقەدەر ڕۆژێکی ئاسایی نانم خوارد کەواتە و بەشەی کە نەم خواردووە نیوەڕۆ نەم خواردووە لانی کەم ینی نەچۆتە ناو جستەمەوە بەکارم نێناوە بەس ئەگەر ئێوارە بەقەدەر نیوەڕۆ ئێوارەش نانم خوارچی ئەوان کەوتیانە کاکەوکەوەیە ڕۆژێکتانی وەڕۆ پێڵاوت لە پیانە بێت دوای نیوەڕۆوە بۆ قەرەبووکردنەوەی ئەوەی تا بەیانی پێڵاوت لە پیانە بۆ دوو جووت پێڵاوت تا دوو جووت پێڵاو لە پێ بکەیت تەبی ئەمە بابەتێکە دەماودەم لە ناو کللتوری دینی ئێمەیە زۆر ڕۆشتووە مناقەشەکانمان ئەم بابەتانە بوون بە ئەم نمونێن بۆچی هێنایەوە بۆ ئاستی گوتارەکەیە ئایا ئاستی گوتاری دینی ئێمە لە منەوە بە یەکەم کەسە تاوەکو وەگاتەم و بەڕێزێکی تر کە قسە لەسەر دینەکەین ئایا ئاستی گوتارەکەمان گواستوێتەوە بۆ ئاستەی کە بابەتە ئەخلاقیەکان ببن بە ڕوکنێکی ئەساسی لە ناو بابەتی دینە یان تەنها لە ئاستێکی ڕووکاریە مامەڵە لەگەڵ دیناکەین ئەگەر ئێمە مامەڵمانایکی قوڵتر مامەڵە لەگەڵ دینداریا بکەین وەکەوەی کە لە ڕابردووی خۆمانە هەبووە لە ناو کۆمەلگای خۆمانە هەبووە خەڵکی لای ئێمە خوێندەواری دینی نەبووە بەس ئیلتیزامی ئەخلاقی بە دینەوە زۆر زیاتر بووە خەڵکی ئێمە دیندار بووە بەڵام زۆر شەرمی کردووە لەوەی کە هەڵە ئەنجام بدات بە پێچەوانەوە لەوانەیە ئەمڕۆ ئێمە زانیاری دینیمان زۆرتر بێ و کەمتر ئیلتیزاممان هەبێت بە دڵنیایە ئەو کاتە ئێمە ئەتوانین بڵین ڕۆحی دینی لە ناو کردداری ئەخلاقیمانە ڕەنگەداتەوە ئەگەر ئێمە گوتارەکەمان کردە گوتارێکی سەدحی پێچەوانەکەی بێت مامۆستا ینی بە بڕوای تۆ بۆچی
ئەم قوڵبوونەوەی لە گوتاردا نییە یعنی ئێتیمان بەلایەنە ڕووکەشەکە ئەدرێ ئەوەی کە جەنابەت باست کرد وە کورتەکرێتەوە پەیامی ئاینی لە حرام و لە حەڵاڵە ئەم بابەتە ئاسانە بۆ وانەیە کە گوتارە ئاینیەکە پێشکەش دەکەن وە قوڵبوونەوەکە تێفکری نیەوێ مطالعەی بەردەوامی ئەوێ تێگەیشتنی زیاتری ئەوێ یان کۆمەڵگەکە دوا دەخوازێت لە ڕاستیاکرێ دێمە بڵین فرە ڕەهەند لەم بابەتەیە بەشداری هەیە بەشێکیان بریتە لەوەی کە کاتێک کە سەردەمەکە بێتە سەردەمی سەطحی بوون سەردەمی سۆشیال میدیا سەردەمی کۆمەڵک لەو بابەتانە لە دەرەنجامە هەموو شتێک سەطحیە بێتەوە یەکێک لە نووسەرەکان باس لەو سەرکردە سیاسیانە ئەکات کە شەستەکان و هەفتاکان لە ئاستی ژیانە بوون بەراوردیانەکە بە سەرکردە سیاسیەکانی دنیا لە ئاستی ئەمڕۆیە ینی ئەرقامی زۆر سەیرت پیشانەدا سەطحی بوونێکی گەورە لە ئاستی دنیاە دێتە ئاراوە ئەو سەرکردانی بۆ نمونە ساڵی چەند لە داڤۆس بەشداریان کردووە لەگەڵ ئەو سەرکردانی ساڵی چەندی تر لە داڤۆس بەشداریان کردووە بەراوردی ئاستی بیرکردنەوە و معریفەیان کە سەیرەکەی لەمڕۆیە ینی کۆمەڵک سەرکردەی سەطحی پۆپۆلیست ینی لە سۆشیال میدیاوە سیاسە دەکەن گەورەترین وڵاتی دنیا لە ترامپەوە بیبینە هەتاوەکو وڵاتەکانی تر کاتێک بەراوردیەکەی بە سەرکردی وڵاتەکانی ئەو کاتەی هەفتاکان و شەستەکان کە عمقێکی فیکری و فەلسەفیان هەبووە لێەوە بیگرە هەتاوەکو بابەتە ئاینیەکە بە ڕووکارێکی قوڵات تێپەڕیوە بەشێک لەو بابەتانە ئەکرێت پێوەست بە تەوژمە دینیەکانەوە کامیان گەشیان کردووە لە ناو کۆمەلگایە لە ڕابردووی ئێمەیە وتاری دینی پێوەست بۆ بە کۆمەڵک مؤسساتی دینیەوە کە لە حجرەکانە کەلامیان خوێندووە لۆجیکیان خوێندووە عیرفانیان خوێندووە بەلاغەیان خوێندووە ئەدەبیاتیان خوێندووە مەلای ئێمە لە کلاسیکە یعنی سعدیان خوێندووە حافزیان خوێندووە کۆمەڵک لەم بابەتانیان خوێندووە سێرەکەی مەلای وەکو مەحویت هەیە مەلای وەکو نالیت هەیە مەلای وەکو مەلای عەبدولکەریمی مودەڕیست هەیە مەلای وەکو مەولانە خالدی نەقشبەندیت هەیە کۆمەڵک مەلای گەورەت هەیە کاتێک قسەیان لەگەڵاکەی هەستەکەی لەگەڵ کەسێکا قسەکەی لە فەلسەفەیە ڕیشەیەکی هەیە عمقێکی کەلامی هەیە عمقی منطقی هەیە منطق لە مجتەمەعەکان ئیسلامیە تەنها ئەوان پارەستویانە بەڵام کاتێک کە گوتارە گێتە ئێوە سەیرەکەی خریجێک دروست ئەبێ یا خریجی کۆلێجەکانی شریعەیە دەرسێک منطق ناخوێنە یان خریجی کۆمەڵک حجرەی دینیە کاتێک کە سەیرێکی ئەسڵ منطق ناخوێنە یان مەلزەمێکی بچووک لۆجیکە خوێنێ بە دڵنیایەوە فێری تەنمەی بەشەری بووە لە دەرەنجام گوتارە دینەکەش گوتارێکی تەنمەی بەشەری دەرەچێت ئەمانە بەشێکیان پەیوەستن بە جۆری ئاڕاستە خیتاب ئەو ئاراستەوەی خیتابی دینی دروست ئەکات ینی جاران تۆ سیرتە کرد مامۆستای ئاینی بۆ نمونە ینی لە کۆمەلگایە ڕەمزی وقار و هاوسەنگی بوو زۆر جار ئێستناڵم هەموویە چکە بە دڵنیایەوە کۆمەڵک مامۆستای ئاینی بە ڕێزمانیا ڕەمزی وقارن بەڵام سێرەکەی کۆمەڵک مامۆستای ئاینی دروستە بێ لە کۆمنتا جنێوە ئەدات ئێ بە دڵنیایەوەمە ڕنگدانەوە ئێبێ لەسەر بابەتەکە لەگەڵ هەموو ئەوانەشا ئەبێت نابێت ئێمە ڕەچاوی ئەوە بکەین ئەم سەردەمەی خەڵکی بە دوای فاست فودا ئەگەڕێت جاران باوانەکانی ئێمە دایکمان باوکمان ننکمان بە ڕەحمەت بن یعنی بەیانی هەڵەسا یەکەمی شەکەی کرد خواردنێکە حازرکابوونی وەڕۆ بە هێواش لەسەر ئاگرێکی هێواش 2 ساعت 3 ساعت خواردنێکی هێواش ئەبوو سیر دەکرێمە خواردنی ئێستا کە چیە زۆربەی فاست فودا بۆ چکە مرۆڤی ئێستا پەلەیە مرۆڤی ئێستا بە دوای پرسیارە قوڵەکانە ناگەڕێ مرۆڤی ئێستا کاڵە کاکە گەن نەتیجەکەم بەرێت یعنی بە تایبەتی لە سەردەمی ئەی ئیتر ئینسان ناخوێنێتەوە مەقالەکەدا بە یەکاڵە کۆنکلوژنەکەم بەرێ بۆی لە دەرەنجامە ئەم جۆرە بابەتە سەطحی بوونە برێوێکی هەیە لە کۆمەلگایە و ئەمەش کاریگەری لەسەر خیتابی دینی هەیە بەڵام دوجار ئەمە زیانێکی قوڵ بە بابەتی دینەگەێنێت چکە دین تەنها مەعریفە نییە کاک ڕانکۆ دین بریتی بووە لەو ئەزمونەی ئینسانەکان کردویانە و خوێی ژیانێکی هاوسەنگ و ئارام بووە نمونێکی زۆر سادە من ڕۆژێکیان هاتمەوە تەقیم خەڵکی هەورامانی لە هەورامان بووم سێرەکەم پیاوێکی بەڕێز بە زەنگنێکەوە خەریکی ئیشکردن ئەوە ئێوارە بوو مانوونەبوونم لێ کردوتمەوە چیەکەیت وتی وڵا ئەم ڕێگەی ئەگۆڕم لە قراخی ڕێگەکەوتم بۆ ئیگۆڕی وتی شارە مێرولەیەک لێوا دروست بۆ خەڵک ئەڕوا بە سەریا گونا حەقاچیان پیاهێنێت بیرکەرەوە پیاوێک ماندوو بووە لە ئیش هاتووەتەوە لە باخ هاتووەتەوە پاچێک هێڵگرتووە بۆ ئەوی شارە مێرولەیەک بپارێزێت ئەڕوات ئەم کارە ئەکات و ئەم کارش بە دافعی دینی ئەکا بۆ چونکە پەروەردە دینیەکەی هەستی ناسی کردوێتەوە بیرەکاتەوە گەر خەڵکی بەسەر ئەم ڕێگا بڕوا ئەو شارە مێرولەیە خەڵقاچی پیانێ لە دەرەنجامە خیتابێکی تر دروست بووە وەک مێرولە قاچ بە ئینسانە ئەنێ و باکیشی لێ نییە بە دڵنیاییەوە ئەمە کاریگەری لەسەر بابەتی دین هەیە بۆی ئەرکی هەمومانە ئەرکی میدیایە ئەرکی خەڵکانی دینیە ئەو عمقە بخەنە ڕوو مامۆستا ئەم سەطحی بوونەوەی لەگەڵ سروشتی مرۆڤدا دێتەوە سروشتی مرۆڤ سروشتی قوڵبوونەوەیە یان مرۆڤی ئەم ڕۆژ وەکو دەڵێ
خۆی ڕاهێناوە لەگەڵ پرۆسەکەدا لەگەڵ سەردەمەکەدا مرۆڤ ئەمڕۆ مرۆڤێکی سادەیە و پێویستی بەوەیە یعنی لەگە سروشدا دێتەوە ئەم سادە بوونەوە لە ڕاستی مرۆڤ تەنها ناتوانین بڵین سروشتێکی جێگیری هەیە کامیان لەگەڵایەتەوە مرۆڤ بەشێک لە سروشتی مرۆڤ ئەو پەروەردەیە کە لە سەری ئەکرێت کاتێک مرۆڤ پرسیارە قوڵەکانی ڕوبەڕوو ئەبنەوە بە دڵنیاییەوە بە دوای وەڵامی قوڵ ئاگەڕێ بە پرسیار لەلای کاتێکیش کە مرۆڤ یعنی پرسیاری قوڵی ڕوبەڕوو نابێتەوە نابێتە یعنی ئەسڵ قوڵبوونەوە بە هەڵە ئەبینێت خۆی بەشێک پەیوەستە بە سیستمی کۆی سیستمی پەروەردە لە کۆمەڵگای ئێمەیە لە قوتابخانەوە بیگرە تا مزگەوت تا سۆشیال میدیا تا ئیعلام تا هەمووی سەتحی بوونیەکە بەڵام لە قۆناغێکە کاتێک سەتحی بوون پارە ئەکا ئیتر لە دەرئەنجامە هەمووان دەست ئەکەنە سەتحی بوون من خەڵکی بەڕێزە بۆ لە پێشەوەی سۆشیال میدیا بێتە ئاراوە لە گۆڤار و ڕۆژنامەکانە وتاری قوڵقوڵی ئەنووسی بۆ چونکە فیدباکی دەست ناکەوتەوە کۆمەڵە خەڵک بوون ئەچونیان خوێندەوە نخبەیەک بوو پێی معجیب بوون دەستخۆشیاکیان لێ کرد یان لە جەریدەیەکا ڕەدیانەدایەوە کۆمەڵک لەو بابەتانەوە بەس لە سەردەمی سۆشیال میدیایە بە دوای ئەوە ئەگەڕێ ڕسمێکی خۆی دابنێ زۆرترین لایک کۆ بکاتەوە قسەی سادە سادە بنووسێ بۆ چونکە خەڵکی ها زۆرترین لایکەکان پێوەری تۆن ئەمە لە دەرئەنجامە سروشتی مرۆڤەکە لەگەڵ ئەم بابەتەیە ئەڕوات مرۆڤەکە گەرێمە ڕامان هێنا بە بێبیرکردنەوەیشی ڕەخنەگرانە بە سەتحی بوون تێر نەخوات بە دڵنیاییەوە ناتوانێت بەم دینە تێراو ببێت باشە ماوەستا بە بڕای تۆ ئەو چیە واکە مرۆڤ پێویستی بە بەم لایک و ڤیوە بێ بەم دەستخۆشیی خەڵکی تر بێ بەم ستایشەی خەڵکی تر بێ یعنی وەک تۆ نووسەری زۆر قوڵ محتاجیەوەی خەڵکێک پێ بڵێ دەستخۆش بێ وڵی لە ڕاستیا خۆی مناقەشێکی گەورەیە و بابەتە لەم ڕۆیە ئێمە بۆچی حەزەکەین خەڵکی لایکمان بۆ بکات بۆچی حەزەکەی پێپەسەنی بۆچی من بەهای خۆم لەوەیە ئەبینمەوە خەڵکی منی پەسەند بێ ئەگەر من خەڵک لایکم نەکا بەهام نییە لە ڕاستیە نازانم ئەم بابەتە زۆر مناقەشات کراوەچن لەوانەیە اختصاسی ئەمە نەبێ زۆر قسەی لەسەر بکەین بەڵام ئەم بابەتە بۆ خۆی کێشێکی وجودی بۆ ئینسان دروست کردووە ئینسان خەریکی پرسیارە بنەڕەتیەکانی خۆی نییە ئینسان خەریکی ڕازیکردنی ئەوانی تری دەوروبەرێتی بۆیە ئینسانێکی ناڕەسەن بە مانای ئەوەی کە ڕەسەنێکی وجودیانی ئەساسی بۆ خۆی نییە خەریکی ئەوە نییە لە ناخەوە بڕوای پێیەتی خەریکی ئەو نمایشەیە لە دەرەوە ئەیکا ئیتر نمایشەکە هەر جۆرێک هەبێت بۆیە ئەمە واکان ئینسانە قەت ناتوانێت لە خۆی مرتاح بێت و ئەوە بکات ئەگەر قبول مەسیاسیەکە گەگەرەوە بێ بە ئەندام پەرلەمان ئەوێ بە شتێک خەڵک دەنگی پێ بدا قەیچێکا بە کەنێک کاری پۆپۆلیستیانە بکات بەس ناکرێت مامۆستایکی ئاینی خەریکی پۆپۆلیزم بێ ناکرێت نووسەرێ خەریکی پۆپۆلیزم بێ ناکرێت میدیاکارێ خەریکی پۆپۆلیزم بێت ناکرێت میدیایەک خەریکی پۆپۆلیزم بێت لە ڕاستیان میدیاکەی جەنابەت نەبووە بەرنامەکەی جەنابەت نەبووە بۆ زۆر میدیا بایکۆتم کردو بۆچی چکە چیتە ئەوێەوە سێرێکە مەقتەعێکت لێ دەرئێنێ مەقتەعەکە خاتە ئەوێەوە تەنان مۆنتاژی ئەکا لە بەروی زۆرترین لایکی بۆیە سێرەکی تو قسەکانە دەی لە یەکترە قسێت نەکردووە نیوەی ئەم ڕستەیەداوە لە نیوەی ڕستەیەکی تر بۆچی چکە ڤیوەرەکەی ئەفرێت لە دەرئەنجامە ئەمەیە ئاساییە ڕۆژنامەیەکی جاران ئەگەر هەنە کاری پۆپۆلیستی بکە لە بەرەی بفرۆشێ لە بازاڕە بەس من تێناگەم ئینسانێک بۆچی ئەبێ وەکو خۆی کاری پۆپۆلیستیانە بکات پۆستەکەی 1000 لایک 10,000 لایکی بۆ بێت یان ڤیوەری زۆر ببێت لە دەرئەنجامە کاتێک کە من خۆم نیم خۆ تۆ تەماشای من ناکەیت تەماشای شتێکەکەی من نیم من لێرا بوومەتە ها واجهەیەک کە تعبیر لە خۆم ناکەم جام نەگەر 100 کەس وەکو خۆم قبوڵیان بم 5 کەس وەکو خۆم قبوڵیان بم کورە دوو کەسە بێ گفتوگۆیەکی زۆر قوڵ و خۆش و ئەو چێژبەخشی لەگەڵا بکەم باشتر نییە دانیشم لە ناو قاعەیەکا و قسانە بکەم کە خۆم بەدڵم نیم بەڵام من تێناگەم بۆچی ئینسان خەریکیان کارەیە سپاس دەکەم مامۆستا دەگەڕێمەوە بۆ پرسیاری یەکەم و وەڵامی بەڕێست و ئەیکەم بە دوا پرسیاریش ئینسان دەتوانێت لە دەرەوەی دین مرۆڤێکی ئاکاری بێ بەدڵنی هەیەوە یانکە باسمان کرد پەیوەندی خۆی لەگەڵ خوادا باش بکە و دادپەروەر بێ ئینسان هەیە لە دەرەوەی مامۆستا ئێمە بۆ ئەوی تێکەڵی نەکەین دین و ئەخلاق دوو بازنەی جیاوازن ئەم بابەتە لەوانەیە زۆر قبول کراو نەبێت و کێش بەشێک لە کێشەی کۆمەلگای ئێمە ئەوەیە ئەمەندە دین و ئەخلاقمان کردوێتەوە بە یەک کاتێک کەسێک واز لە دین ئەهێنێت زۆر جار لە بابەت ئەخلاقەکەشەوە تووشی هەرەسهێنان ئەبێت بۆ چکەڵە تازەمە خۆ دیندار نەماوم جا زۆر جار ئەوە حکومی بەسەر کۆمەلگا داوێتی ئەگەر نا بە پێچەوانەوە تۆ لە ئەحادیسەوە لە ئاەتەوە لە واقعەوە لە لێکۆڵینەوەی ئەخلاقیەوە دین و ئەخلاق دوو بازنەی جیاوازن بەس دین چی بۆ ئەخلاقەکات پرسیارەکە ئەمەیە ئایا ئەتوانن یەکتر تەواوکەن بە دڵنیاییەوە بۆ نمونە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کاتێک کە فرمودێکی ئەڵێ ئینەما بوعیثت لئوتەممە مەکاریم الأخلاق کەواتە مەکاریمی ئەخلاق خۆی هەبووە ئەمە هاتووە تەواوی بکات ڕوونە بابەتەکە زۆر ڕوونە
بەشی یەکەمیان بریتە لەوەی کە بۆ من کە باوەڕدارم بۆ کەسێکی تر کە باوەڕی بەخواش نییە درۆکردن دوو لە ڕووی بیسەران و بینەران کردەیەکی نائەخلاقیە هەردووکمانە بێت درۆ نەکەین ئەو لەبەر فەزیلەتە ئەخلاقەکانی ناخی خۆی درۆ ناکات بۆیە دایان خەڵکمان هەیە باوەڕی بە هیچ دینێکی دیاریکراو نییە و ئیلتیزامێکی تەواوی بە بابەتە ئەخلاقەکانیشەوە هەیە بۆیە ئەم بابەتە ینی نەکەین ینی خراپ بەکاری نێنین بەڵام بۆ من دوو جار فەزیلەتی ئەخلاقیە درۆ نەکەم جارێکیان فەزیلەتێکی ئەخلاقیە درۆ نەکەم هەر ئینسانێک وەک ئەو بەڕێزەی کە باوەڕی بە خوددانە یان وەرکەر کەسێکی تر کە باوەڕی بە دینێکی دیاریکراونیە وەکەوەی کەم باوەڕداریشم دینەکەم داوای لێکردوم درۆنەکەم واتە دین هاندانێکی زیاتر بۆ کردارە ئەخلاقیەکان بۆ من دروست ئەکات لەگەڵ ئەوەیە دین هەنێک مناقەشاتی ئەخلاقی هەیە ڕێگەکەی بۆ من کورت کردووەتەوە پێی وتوم بۆ نمونە یەکێک لەو فەزیلەتە یەکێک لەو ڕەزیلەتە گەورن ئەخلاقیانی کەیتر ڕێکێکە ڕەزیلەتێکە زۆربەی فەیلسوفەکانی فەلسفەی ئەخلاق کۆکن لەسەری نیفاقە دووڕوویە ئینسان ناوە و دەرەوەی یەکسان نەبێت جا ئەوترێت ئەمە ترۆپکینە ئەخلاقیە ئینسان خەریکی درۆکردن بێ لەگەڵ خۆیە جاڵن ئەگەر ئینسانی لەگەڵ خۆیان درۆی کرد قوربەسەری کۆمەڵگا باش ئێدین هاتووە فشارێکی زۆری لەسەر من دروست کردووە خۆم لە نیفاق بپارێزم و ئامراز و تەزکیەکی زۆر لە ناو کللتوری دینیا هەیە ئینسان خەریکی پاکردنەوەی نیەتی خۆی بێ لەگەڵ خوایە تەنان عارفی گەورە هەیە ئەڵێ ئەوەندەی نیەتم عەزەتی داوم لە ژیانما هیچ عەزەتی نەداوم چکە بە بەردەوام خەریکی چێککردنەوەی بووم ئاخر خۆی ئینسانی باوەڕدارە بێ بەردەوام خەریکی چێککردنەوەی خۆی بێت لە بەرامبەر بۆیە بابەتی دین و ئەخلاق بەم شێوەیەن ئەی ئەخلاق لەکوێ خزمەت بە دینەکە لە دوو بوعدا ئەخلاق خزمەت بە دینەکات ئەگەر من بگەڕێمەوە بۆ نقطەی سەرەتایی هاتنی وحی بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ئەگەر محەممەد المستەفا سڵاواتی خوای لەسەر بێت بە صادق الئەمین بەناوبانگ نەبووە کەس بڕوای پێ ناکرد ینی شخصیەتە ئەخلاقیەکەی تەوزیفی کرد بە شخصیەتە دینیەکەی واتەوەی کە خەڵکی ئەیزانیان پێغەمبەرە درۆ ناکە زانیان وحیکەشی ڕاستە نەعوذ بالله ئەگەر وا نەبوایە ئەوەند کاکە ئەمەی کە ئەڵێ وەحیمەنا وەکو قسەکەی پار و پێرانت کەوانە بوو مەفهومە ئەمە یەک دوو هەمیان ئەخلاق ئەبێتە ڕەقیبێک یان مراقیبێک بەسەر تێگەشتنی دینیەوە کاتێک ئێمە باوەڕمان بەوەی ئەخلاق فڵدێکی سەربەخۆیە وەکو باوەڕدار ئەرکە لەسەرمان ملتەزیم بە ئین بەخلاقەوە هەر تێگەشتنێکی دینی پێچەوانەی ئەخلاق هاتەوە ئەزانین پێوەست نییە بە دینەوە لەم دووارەوە ئەخلاق خزمەتی گەورەی دینەکات سپاس دەکەم مامۆستاگیانم بەوەتە کاتیش زۆر هەڵەگرێ هەوڵە دێنێ دەرفەتی تردا ئەگەر بەرەزن مەجاالە دەبێ بە خۆشحاڵی بەرنامەی دیکەی لەسەر بکەین سپاس دەکەم سپاس بۆیەوە بەخێرات سەر بەخێر بێت